لەگەڵ دەستپێکی بانگەشە و نزیکبوونەوەی پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق هاوڵاتیان بە ئومێدەوە دەڕواننە لیستی ١٠٤ کۆمەڵی ئیسلامی بەو پێیەی کار و پلان و بەرنامە و هەوڵەکانی پەرلەمانتارانی کۆمەڵی ئیسلامی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لە هەرێمی کوردستانیش شاهێدی ئەوەن کۆمەڵی ئیسلامی کەسانی شایستە و ئەمانەتپارێز دەنێرێتە جومگەکانی دەسەڵات و یاسادانان. زۆر جێی خۆیەتی کە ئێمە وشیارانە عاقڵانە بیرکەن لەم 4 ساڵی ڕابردووە بزانین کێ لە بەرەی میلەتە بووە و کێ پشتی هاوڵاتی گرتووە و کێ دژی گەندەڵان و دز و جەردەکان بووە و کێ بیگیرفانی خۆی پڕ کردو و کێش بەس لە بەرەی میلەتە بووە و کە بیری لا گیرفانی خۆی نەبێ ئەوەی کە من مقارنەم کردەوە کە من تەجروبەی خۆم و خەڵکێکی زۆری شایەتیدا لەسەر لیستی کۆمەڵی ئیسلامی لەسەر کاندیدەکانی چ لە پەرلەمانی کوردستان و چ لە پەرلەمانی عێراق. ئەمێدێکی زۆرم وەکو هاوڵاتیە کە بە لیستی کۆمەڵی ئیسلامی بە ئەو کاندیدە بە ڕێزانەی کە ماوەی نەکەم 4 ساڵە لە سەرەتای دروستبوونیانەوە تا ئێستا کە دروست بوون داکۆکیکرێکی سەرسەختی جەماوەری کوردستان لە هەم لە ڕووی دین و لە ڕووی ئەخلاق و لە ڕووی خاک و لە ڕووی هەموو شتێکەوە پشت بەخوا ئەو کاندیدانەی ئەو بەرپرسانەی ئەو مەسئولانەی کە لە هەر شوێنێک بوون ئەگەر مدینەحەیەک بوون ئەگەر مەسئولی شارێک بوون ئەندام پەرلەمانێک بوون وەزیرێک بوون داکۆکیکرێکی سەرسەختی جەماوەر و سەرسەختی وڵاتەکەیان بوون دۆستی وڵاتەکەیان بوون. هەوڵ و هیمەتەکانی کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوو ئێستا و داهاتوش لە ڕێی کاندید و نوێنەرەکانیەوە هەروەها هاو هەڵوێستی لەگەڵ مامۆستایان و تەندروستکاران و موچەخۆران و خەڵکی بەشمەینەت وای کردووە جگە لە ئەندامان و لایەنگران خەڵکی خۆبەخشیش بە گوڕوتینەوە ئامادەی هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن بن بۆ سەرخستنی لیستی ١٠٤ کۆمەڵی ئیسلامی کوردستان. هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی چ لە ڕووی سیاسی و پەرلەمانتارەکانمان لە بەغداد و لە هەرێمی کوردستان و ئەنجومەنی محافەزەکان و وەزیر و هەموو پەرلەمانتارەکانمان شایەتحاڵ و هەڵوێستەکانی ئەمیری کۆمەڵی ئیسلامی هەڵوێستە سیاسەکانی کۆمەڵی ئیسلامی شایەتحاڵێکی گەورەن بۆ خەڵکی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان ئێستا خۆیان بە بەردەوامی پەیوەندی بە بارگەکانی کۆمەڵ و بە خەڵکی کادری کۆمەڵی ئیسلامی دەکەن کە خۆبەخشانە خەڵک دێتە ڕێزەکانی سەرخستنی بانگەشەی لیستی ١04 کۆمەڵی ئیسلامی چ لە تۆڕە کۆمەڵایەتەکان چ لە ناو خەڵک و جەماوەر بێ. خیانەتی نیشتیمانی و لوژدانی سامانی گشتی و بێبەشبوونی هاوڵاتیان لە مافە سەرەتایەکان و لە دەستدانی زیاتر 50% خاکی هەرێم و کارنەکردن بۆ جێبەجێکردنی مادەی ١40 دەستور و لە باربردنی دەیان خەونی دیکەی کوردان بەرهەمی حکومڕانی دەسەڵاتدارانی هەرێم بووە بۆیە لە ئێستا خەڵک و مێدیان لەسەر هەڵبژاردننی داهاتوو لیستی هاوشێوەی کۆمەڵی ئیسلامی هەڵچنیوە. بەرهەمی کاری ڕابردووی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەرخستنی ئەو ڕاستەیە کە ئێمڕۆ هاوڵاتیانی هەرێم متمانەی تەواو بدەن بە کاندیدانی ئەو لیستە و هەوڵدان بۆ سەرخستنی لیستی ١04 کۆمەڵی ئیسلامی. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمی